ئەم کاتە و هەموو کاتێکتان باش فێرخوازانی زمانی ئەڵمانی. خۆشحاڵ بووم لەوانەیەکی نوێ داهاتمەوە خزمەتان بە هیوای سوودوەرگرتن. لەم وانەیەدا باسی چەند پیتێکی ئەڵمانی دەکەین کە پێکەوە شێوازی دەنگەکانیان ئەگۆڕێت چۆن ئەخوێنرێنەوە. لێرەدا ئەمە جووت ئێسە، شارفس ئێس، ئێسی تیژ. نمونە لێرەدا شتغاسە بە مانای شەقام دێت. سەیری ئەم ئێسەکەن لێرەدا بەم شێوەیە شتغاسە بە مانای شەقام دێت، بەم شێوەیە ئەم دەبڵ ئێس شارفس ئێس ئێسی تیژ لە ناویدایە. یاخود لێرەدا ئەم دوو وشەیە وشەی ئێس لەگەڵ پێ بە شپ ئەخوێنرێتەوە. شپ نمونە لێرەدا سەیریکەن شپۆرت. شپۆرت بە مانای وەرزش دێت، شپۆرت بە مانای وەرزش دێت. ئێس پێ پێکەوە ئەبن بە شپ، نمونە شپۆرت بە مانای وەرزش دێت. و هەروەها لێرەدا ئەم جووت پیتەمان هەیە، پیتی ئێس لەگەڵ پیتی تێ. کاتێک ئەم دوو پیتە یەک ئەگرن ئەبن بە چی؟ بە شت. نمونە لێرەدا شتغاسە، شتغاسە بە مانای شەقام دێت، شەقام جادە. سەیرکەن پیتی ئێس لەگەڵ تی کە یەکیان گرت ئەبن بە شت، شێوازی دەنگەکە دەگۆڕێت ئەبێ بە شت. نمونە شتغاسە بە مانای شەقام دێت. یاخود پیتی ئێ لەگەڵ پیتی ئی، ئەم دوانە یەکیان گرت دەنگەکە بەرز دەبێتەوە بە ئای، شێوازی دەربڕینەکە دەگۆڕێت. ئای من لێرەدا بە نمونە ئاینس بە مانای ژمارە یەک دێت، یەک ئاینس. سەیریکەن لێرەدا ئەم جووتە پیتە یەکیان گرت پیتی ئێ لەگەڵ پیتی ئی، دەنگەکە گۆڕا بوو بە ئای. سەیرکەن ئاینس ژمارە یەک ئاینس، شێوازی دەنگەکە گۆڕا. یاخود لێرەدا بە پێچەوانەوە ئی کەوتە پێشی ئێوە، لێرەدا پیتی ئی لەگەڵ پیتی ئێ یەکیان گرت، شێوازی دەنگەکە ئەگۆڕێ ئەبێ بە ئیەکی درێژ. نمونە لێرەدا فیە، فیە بە مانای ژمارە چوار دێت، چوار. فیە سەیرکەن ئی لەگەڵ ئێ ئەبن بە ئیەکی درێژ، نمونە فیە ژمارە چوار. یاخود لێرەدا پیتی پ لەگەڵ پیتی ها یەک دەگرن، شێوازی دەربڕینەکەی ئەگۆڕێت. وەک لێرەدا ئەیبینن پی ها ئەم جووت پیتە یەکیان گرت ئەبێ بە ف، لێرەدا بێ بە فازە. فازە بە مانای قۆناغ دێت، قۆناغ مەرحەلەیەک، قۆناغێک، فازە. پیتی پ لەگەڵ ها، پێ ها یەکیان گرت بوو بە فازە، شێوازی دەربڕینی دەنگەکە گۆڕا. یاخود ئەم سێ پیتەی تر لێرەدا ئەیبینن ئێس، چێ، ها پێکەوە یەک ئەگرن ئەبن بە چی؟ ئەبن بە ش، بە پیتی ش. ئەم سێ پیتە پێکەوە یەک ئەگرن ئەبن بە پیتی ش. من لێرەدا ئەم وشەیەم بۆ داناون شولە. شولە بە مانای قوتابخانە دێت کە سەرەتای بە پیتی ئێس، چێ، ها پێکەوە یەکیان گرتووە بوون بە ش. لێرەدا بەم شێوەیە دەخوێنرێتەوە شولە بە مانای قوتابخانە دێت، قوتابخانە. یاخود وشەیتر، دوو وشەیتر یەک ئەگرن پیتی چێ لەگەڵ پیتی ها. ئەم پیتە لە زمانی ئەڵمانیدا بە دوو جۆر ئەخوێنرێتەوە. نمونە بە شیەکی سووکە کە ئەم شێ لە زمانی کوردیدا نییە، بەم شێوەیە دەرئەبڕێت. نمونە ئیش، ئیش بە مانای من دێت، بە مانای ئیش بە مانای من دێت. چێ لەگەڵ ها یەکیان گرت بە دەری ئەبڕین، نمونە ئیش بە مانای من دێت. و یاخود هەندێک جار بە
خ چێ هایەکان گرت بە خ ئەخوێندرێتەوە و دەرئەبڕێت چێ ها وەک وتمان لێرەدا نمونە ئیش بە ئەو شیە سووکەیە کە بە ئیش دەرئەبڕێت بە مانای من دێت و بە خش چێ ها بە خش دەرئەبڕێت خ نمونە بوخ بوخ بە مانای کتێب دێت پەرتووک بوخ بە مانای پەرتووک دێت سەیریکەن ئەم دوو وشەیە یەک ئەگرن بە ش هەم بە خ هەردووکیان بە هەردوو شێوەکە دەرئەبڕێت وەک لێرەدا نمونەم بۆ داناون لێرەدا ئیش بە مانای من دێت من ئیش و هەروەها لێرەشدا ئەم دوو پیتەیەکیان گرتووە چێ ها لێرەدا لەم وشەیاندا بە مانای خ دێت نمونە بوخ بە مانای پەرتووک دێت کتێب بەو هیوایەی سوودمەند بوو بن تاوانەیەکی تر شاد و بەختەوەر بن